بەناوی خوای بەخشندەی میهرەبان. مەولەوی تاوگۆزی دەفەرمێ هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم، سەلات و سەلام کەیکەم ئێستەکەم، بێرێ و بڕێژێ و بداوە هەمدا، وەسەر مەزرعەی ڕوحی خاتەمدا، سەرواز کا سەراو و هەر شەتاودا، وەسەر سەوزەی پاک ئال و ئەسحابدا. سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خواتان لێبێ خۆشەویستان و بینەرانی عەزیز لە هەرکوێیە گەنج، جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بێ. سپاس و ستایشێکی شیاو بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی کە مرۆڤ لە ژماردن و تەنانەت هەست پێکردنیشیان دەستەوەستان و کۆڵەوارە. درود و سڵاو و میهرەبانی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاو و ڕێپیشاندر و ئاڵا هەڵگر و ڕوونکەرەوەی ڕێگەی دنیا و قیامەتمان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و بۆ سەر دڵ و دەرونی یار و شوێن کەوتوانی و ئێوەی عەزیز و خۆشەویستیش تا ڕۆژی قیامەت بە ئومێدیەوەی تەواوی کۆمەڵگەی مرۆڤایەتی و کۆمەڵگەی خۆمان بە دوور بن لە تەواوی بەڵاو پێژاتە ناخۆشیەکانی ڕۆژگار. ئەمڕۆ باز لە تەوەرێکی گرنگەکەم لەوەی کە لە کاتی بەڵاو ناڕەحەتی و پێشاتە ناخۆشەکاندا چۆن مرۆڤ ئومێد و گەشتبینانە بڕوانێ بۆ ژیان، ڕەشبین و ناومێد نەبێ، هەمیشە مۆن و بغزن نەبێ بەرامبەر بەوانی دیکەیام، هەمیشە یەئس و ناومێدی نەبەخشێتەوە، بەڵکو هەمیشە گەشتبینانە بڕوانێت تا ئەو ساتەی چونکە ئێمە بەرەو ئامانجێکی پیرۆستر هەنگاو دەهاوین. ئەم ژیانە ژیانێکی کاتیە و ئێمە ڕێبوارێکین تێیدا. جوانترین فەرمودەش بۆ ئەم مەبەستە فەرمودەیەکی سەحیحی پێغەمبەری پێشەوامانە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ئەگەر قیامەت بەرپا بوو تۆش سەرقاڵی چاندنی نەمامێک بووی یا سەوزاییەک بووی، ئەوە لە کاری خۆت ناومێد مەبە و هەر بەردەوام بە. بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە بە تایبەت ئەوەی کە لە ئێستادا خەڵکێکی زۆر لە موسڵمانان و کۆمەڵگەش بەگشتی تووشی جۆرە لە یەئس و ناومێدی و ڕەشبینی بوون، بە تایبەت بەهۆی بهاتنی ڤایرۆسی کۆرۆناوە. ئێمە دەمانێت باز لە بوونی ئومێد و گەشتبینیەکی زۆر بکەین لەگەڵ بەکارهێنانی هۆکارەکانی خۆپاراستن کە ئەمەیان ئاینی پیرۆزی ئیسلام وەکو چۆن پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم بە کابرای فەرموو حوشترەکەت ببەسەرەوەکو هۆکارێک، اینجا تەوەکول و پشتبەستنت بەخوای گەورە با هەبێ. بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامی کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. خوای گەورە سەلامەتتان کە، جەزاکەڵڵا، سپاس بۆ جەنابتان. مامۆستا سەرەتا لە سیرە و ڕێژینی پێغەمبەری پێشەوامانەوە صلی الله عليه وسلم دەست پێ بکەین. سەرلەبەری ژیانی کاتێکە فاتیمە لەسەر مەرگا ئەیلابێنێتەوە دەفەرمێ ئیدی لەم ڕۆ بەدواوە موسیبەت و ناڕەحەتی لەسەر باوکت نامێن. مەبەستمەوەیە لەگەڵ هەموو یەئس و لەگەڵ هەموو ناڕەحەتی و ئازار و دەربەدەری و نەبوونیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن هەمیشە گەشتبین و زەردەخەنە بۆ بە جۆرێ ئەبوو دەردا فەرمێ پێغەمبەری خوامان نەبینیوە صلی الله عليه وسلم قسەیەکمان بۆ بکات زەردەخەنەی تیانە بێ، کە ئەمەش کرۆکی ئومێد و گەشتبینیە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سڵای خوا لە بەڕێستان و لە سەرجەم بیسەران و بینەران. خوای پەروەردگار وڵاتی ئێمە و سەرجەم وڵاتی موسڵمانان پڕکا لە خێر و خۆشی و گەشتبینی، دووربین لە ڕەشبینی و ناومێدی و خراپە و گوناه و تاوان و بەڵاو موسیبەت. دیارە تەبیعەت و سروشتی ژیان هەروایە کە خوای پەروەردگارە فەرمێ وەنەبلوکم بالشەر والخەیر فتنە. تەبیعەتی ئەم ژیانەی ئێمە وایە کە خوای پەروەردگارە فەرمێ تاقیتانەکەینەوە بە خۆشی و بە ناخۆشی، و دیارە لە ئایەتەکەیان ناخۆشیشی پێشخستووە. هەروەها خوای پەروەردگارە فەرمێ وئین کوننا لەموبتەلین، دڵنیا من لەوەی کە ئێمە ئێوە تاقیەکەینەوە. دیارە تاقیکردنەوەی ژیانی دنیایش هەروایە، هەندێک کات خۆشەوە هەندێک کات ناخۆشە، هەندێک جار ئینسان سیحەت و تەندروستی باشەوە، هەندێک جار تەندروستی خراپ. بەنسبەت ئەوەی کە دین و ئاینی پیرۆزی ئیسلام کە خوای پەروەردگار کردوێتی بەرنامە و یاسایەک بۆ ژیانی مرۆڤایەتی، گەورەترین خاڵێکی هاوبەشکە لە نێوان ئاینی ڕاست و دروستی ئیسلام و ئاینە دەستکردەکانە هەیە یا ئاینە شێوێنراوەکانە هەیە، ئەوەیە دینی ئێمە بنیاتنراوە لەسەر گەشتبینی بۆ ژیان، لەسەرەوەی کە ئینسان ئەم ژیانی دنیاە بە دیوە معنەوەکەیە زۆر خۆشی بوێ و بە دیوە مادیەکەیشا زۆر خەمی نەبێ و زۆر گوێی لێ نەبێ. بۆیە لە سیرەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بابەتی گەشتبینی بە ژیان و حەز نەبوون لە ڕەشبینی ئەمە سیفەتێکی جێگیر بۆ لە ژیانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. لە هەموو ساتەکانی سیرەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام وەکو ئیبن عەباسە فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يحب التفاؤل
ولا يتطير پیغمبری خوا عليه الصلاة والسلام يا يتفاءل ولا يتطير للرواياتك لمسند امام احمد پیغمبری خوا عليه الصلاة والسلام عادتي وابو هميشه گەشبین بۆ بە ژیان و حەزی لە ڕەشبینی و لە شومی نەبووە. تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ڕەشبینی و شومی بە بەشێک لە شرک داناوە. الطیرەة شرک، یعنی ئەمەی کە ئینسان هەر پێی وا بێ ژیان یەک پارچە ناخۆشە و چارەسەر نەماوە و دەرگاکانی لەسەر داخراوە و خوای پەروەردگار دەروی لێ ناکاتەوە، ئەمە یەکێکە لە تاوانە گەورەکان. ئەمە پێچەوانەی ئیمان و عەقیدەی ئیسلامیە. جا پێغەمبەری ئێمە عەلەیهی السەڵات وسەلام نەک لە کاتی شوێنەیە گەشبین بوو بێ، لە کاتە زۆر هەستیارەکانی سیرەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام هیوای زۆر گەورەی هەبووە. تەنانەت هەندێک لە ئیمان لاوازەکانی دەوروبەری یان هەندێک لەوانەی کە ناپاک بوون، منافق بوون لە ڕووی جەنابتان، هەندێک جار هەر گاڵتەیان بە قسەکانی پێغەمبەر هاتووە عەلەیهی السەڵات وسەلام، یان بە دووربینی گەشبینیەکەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام کە دەریەکەن لە شاری مەککە، ئەوەی کە پێوترێ زێدی خۆی بەرەو شاری مەدینە کۆچەکە، لە ڕێگە ئەوەی کە ئەیدۆزێتەوە سوراقە، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام هەواڵی زۆر سەیرە داتە سوراقە، یعنی لە کاتێکا هێشتا بستێ زەوی بەدەستەوە نییە، ئەڵێ سوراقە تۆ بگەڕێرەوە، ڕۆژگارێک دێتەوە خشڵەکانی کیسرا ئەپۆشی. ئەمە بەڕاستی یعنی وعدێکی زۆر گەر ئینسان بیری لێ کاتەوە وعدێکی زۆر سەیرە، یعنی تۆ لە کاتێکا کە دەرکراوی لە ماڵی خۆتە، بەڵام وعدێکی گەورادەی بە یەکێ لە نەیارەکانت کە موسڵمانە بێ طبعا. یا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام کە ئەچێتە مەدینە ئەمجار، سەحابە فەرمون کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام تەشریفی مبارەکی هاتە مەدینە، چۆیە بەرزایەکانی مەدینە. دیارە مەدینە دوو بەشە، لای بەرزی هەیە و لای خواریشی هەیە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام کە پێی مبارەکی نایە ناو شاری مەدینەوە کە بە هاتنی ئەو شاری یەتریب گۆڕا بۆ مەدینەی منەوەرە، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام لە شوێنێکانی شەجێبێ کە پێڵێن گەڕەک و بڵین شوێنی بنەماڵەی عەمری کوڕی عەوف، ئەوە لە بەرزایەکانی مەدینە هەیە. زاناکان دەڵێن ئەوە ئاماژەیە بووی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم گەشبین بۆ حەزیشی کردووە کە لە شوێنەکانی شەجێبێ بچێتە شوێنە بەرزەکان. یعنی تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام هەر قسەیەکە کرابێ، یعنی سەیری ناو قسەکانیشی کردووە، حەزی لە ناوی هی ناخۆش نەبووە، وانە ڕەشبینەکانیشی گۆڕیوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات. لە مەجلیسێکا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فەرمێ کەسێک بچێ ئەو ئاژەڵە بدۆشێ، شیرمان بۆ بێنێ. کەسێک هەڵە سێڵێ یا ڕەسوڵ الله من نەیدۆشم، ئەڵێ ناوچی ئەم ناو مڕێ، ئەڵێ دانیش مڕە یعنی تاڵ، وانە کەسێکی تر ئەڵێ یا ڕەسوڵ الله من ئەچم ئەیدۆشم، ئەڵێ تۆ ناوچی، ئەویش ناوێکی ناخۆش، ئەڵێ تۆیش دانیش. کەسێکی تر کە ناوێکی خۆش ئەڵێ تۆ بڕۆ بیدۆش. یعنی هەمیشە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام تەنانەت حیسابی بۆ قسەکانیشی کردووە ئەگەر لە زاری نەیارێکیش دەرچ بێ. وانە لە فەتحی مەککە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام کاتێکە ئەیانەوێت هاوپەیمانیەک بکەن لەگەڵ کافرەکانی قوڕەیشە، لەو کاتەیە قوڕەیش هێنێرە سەهل، یا بڵین سوهەیلی کوڕی عەمرە نێرێن، سوهەیلە نێرن. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فەرمێوە چێە دێ، ئەڵێن سوهەیلە. دێ فەرمێ سەهەل الله ئەمرەکم، تەواو یعنی خوای پەروەردگار مادام ناوی ئاسانە و خۆشە کەوا بوو خوای پەروەردگار ئیشەکان بۆ ئێمەش ئاسانەکە. ئیتر ئەوە ئەگەر تەماشای شوێنە ناڕەحەتەکانی ژیانی پێغەمبەرکەی عەلەیهی السەڵات وسەلام لە جەنگی ئەحزابە کە پێشەوترێ غەزوەی خەندەق کە سوورەتێکی قورئانیشی بەناوەیە. جەنگی ئەحزاب هەرچی دوژمنی پێغەمبەری عەلەیهی السەڵات وسەلام یەکیان گرتووە ئابڵوقەی مەدینەیان داوە، ئەیانەوێ هەر یەک جار ئێتر چۆن ئەڵێ دینی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەوە بکەن. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام لەو کاتەیە کە خەندەق لێدەن و چاڵ هەڵەکەنن، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام لەگەڵ لێدانی پاچەکەیە ئەفەرمێ ئەوە بینیم کۆشکە گەورەکانی کیسرا و ڕۆمەکەوێتە دەستی ئێمە. باشە، یعنی تۆ لە کاتێکا دەور دراوی گەورەترین گەشبینی و تەفاؤل دەدەی بە هاوڵەکانت. بۆیە زۆر زۆر هەڵەیە ئینسانێک بڵێ ئەشهەدو ئەنە موحەممەدەن ڕەسوڵ الله و ڕەشبین پێ لە ژیان. زۆر باش مامۆستا، ئەو فەرمودەیە بەڕاستی فەرمودەیەکی زۆر زۆر جوانە کە مانای بەردەوامی و هەمیشە بەرەو ئامانج ڕۆشتنی مرۆڤەکانە. ینی ئێمە زۆر جار مرۆڤ لە وڵاتی خۆمانە ئەڵێ من ژنم هێنا و سیارەم هەیە و خانوم ناڵ ئیدی تر وەکۆڵێ دەستی لێ ئەشوا و تروە ئەزانێت تەنها بۆەوە کراوە بەرەو گۆڕ بچێ. بەڵام سەیریەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر قیامەت بەو ترسناکی و خەمناکی خۆیەوە بەرپا بوو، ئێوە مەبەست ئەمە واتایەکی دیکەشتیا بۆ ئاوەدانکردنەوەی زەوی و بۆ خۆشویستنی چاندنی سەوزایی. پێم خۆشە لەبارەی ئەمەوە کە
قیامەت بەو سەختی و ترسناکی خۆیەوە بۆ مرۆڤەکان کە دنیا کاولە بێ مرۆڤ هێشتا بەردەوام بێ و هێشتا ئومێد و جوانی ببەخشێتەوە بە خۆی و بە دەوروبەرەکەی. بەڵێ دیارە ئەوە فرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئاوە ئین قامەتی الساعة وفي يد أحدكم فسيلة ئەفەرمێ ئەگەر قیامەت هات قیامەت دوو معنای هەیە قیامەتی بچووک بریتێ لە مردنی ئینسان بێگومان یعنی ئەوە مرۆڤێک نەمامێکی بەدەستەوەی بینێژێ پێی ئەڵێن وا ئەمری ئەچەند پێش مردن بە کەسیش ناوترێ ئەمریوان پێی ئەڵێن وا ئەمری ئەوە مردن و ئەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ ئەگەر توانای هەبوو نەمامەکە بنێژێ کەواتە مامۆستا پیری و نەخۆشی ئەگونجێ مەبەزێ مرۆڤیانە سارد نەبێتەوە. بەڵێ ئەکرێ ینی کەسێک بڵێتر ئەوە من لای خەڵکی ئێمە هەیە ینی خەڵکێکی زۆر هەیە چەند ساڵێک کە خەریکی دینداری و موسڵمانەتیەوە ئاگاتە قۆناغێکە ترڵێەوە تەواو ئەوەندە ساڵم کرد نە زۆر هەڵەیە بەعەکسەوە ئینسانە بێ تا زیاتر تەمەنکە زیاتر دینداری بکە وەعبد ربك حتى يأتيك اليقين ئەوە بۆ پێغەمبەری فەرمووە عەلەیهی سەڵاتو وسەلام ئینسانە بێت تاوەکو ئەو دەقەی مردن یاخەیەگرێ خەریکی دینداری بێ و ئەکرێ لە فەرمودەکەیە کە قیامەت بێ مەبەست پێی قیامەتی گەورە بێ یعنی گریمان مرۆڤێک لە ئێمە تەمەنی درێژە بێ وەگاتە قیامەتی گەورە وا ئەزانێ ئەوە دەجال هات و ڕۆیشت و نیشانە گەورەکانی قیامەت هەمووی ڕوویدا و دواتر ئەوە دنیا هەمووی تێکچوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام یعنی ئەوە ئەو پەڕی هاندانە ئەفەرمێ ئەگەر زانیت وا قیامەتیش دێ نەمامەکەی دەسێت بنێژە ئەوە هاندانە بۆی کە ئینسان هەمیشە چست و چالاک بێ و گرنگی بدات بە ژیانی دنیای وەکوتمان چونکە ئەوە نەفعی هەیە مەسەلەی ناشتنی نەمام و دار و ئەوانە سوودی هەر بۆ مرۆڤایەتی نییە سوودی بۆ زۆرێک لە دروستکراوەکانی خوای پەروەردگارێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام وای فەرمووە. زۆر باش مامۆستا لە ئێستا ئەو بەڵاو پەتایی کە ڕووی کردوتەوە کۆمەڵگەکان لە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی 120 وڵاتی تەنیوەتەوە کوردستانیش بەشێکە لەوەی کە ئێمە لە ئێستادا لەگەڵ خۆپاراستنەکانە لەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام پێش پەتای کۆرۆناش و دەیان 1400 ساڵ بەر لە ئێستا فەرمێ یەکێ لە خەوەڵە سێ دەست نەخاتە هیچ دەفرێکەوە تا دەستی جوانە شووە بۆ نمونە گەدەتان بکەن بەوەندە بەشەوە دوای هەموو تەوالێتێ دەست جوان پشۆن سیواک بکەن کۆمەڵێشت چۆن ئێمە لەگەڵ ئەم هەموو یەئس و نائومێدی کە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەیبیسین و بڵاوەکرێتەوە بەرامبەر بەم پەتایە لەگەڵ خۆپاراستن و بەکارهێنانی وەکارە گەشتبین و ئومێدەوارانە سەیری خۆشمان و دەوروبەرەکەشمان بکەین. دیارە بۆ خۆپاراستن لە هەر بەڵایەک ئێمە وەکو موسڵمان دوو ڕێکاری سەرەکی هەیە بگرینە بەر. ڕێکاری یەکەمیان لایەنە مادیەکەیە پاک و خاوێنیە بەکارهێنانی ئەو شتانەیە کە پێ ئەوترێ پێداویستی تەبی و پزیشکی کە ئەوە موسڵمان و ناموسڵمان تێیدا هاوبەشە ئەوە هەموو کەسێک تێیە هاوبەشە بەڵام پێم وا بێ لەمەیە زۆر کێشەمان نییە چونکە پێشکەوتترین وڵات لە ماوەیەکی زۆر کەماتوانی نەخۆشخانەیەکی گەورە دروستکا و بەڵام نێشی توانی زۆر چارەسەری کۆمەڵێک شت بکەوە نییە مەرج نییە ئینسان بۆ ڕوبەڕووبنەوەی بەڵاکان هەر لایەنە مادیەکەی بیر بێ هەر ئەوەی ئەوەندە دەرمانمان هەیە ئەوەندە پزیشکی کارامەمان هەیە ئەوەندە ئەوەمان هەیە لای ئەمەی موسڵمان ئەمە ئیمانمان پێێتی و ئەیشیگری نەبەر بەڵام پێش ئەمە ئێمە هەوڵ دەین لایەنە ڕۆحی ئیمانەکەی خۆمان بەهێزکەین چونکە ئەمەیان گرنگترە ئەمە ئەگە ئینسان بۆ ڕوبەڕووبنەوەی بەڵاو ناخۆشیەکان چی ئەوەی هی خۆی بێ چونکە لە قورئانە ئەوەیشمانێ خوای پەروەردگار لە باسی ژیان نامەی هەر پێغەمبەرێکە دیمەنێکی گەشتبینی لە ژیانی پێغەمبەرێکا بۆ باس کردوین نەهاتۆ وردەکاری هەموو ژیانی بەس دیمەنێکی گەشتبینی ژیانی هەموو پێغەمبەران هەیە ئەگەر دواتر فریاکەین باسێکین بەڵام ئەم وەزعی کە ئێستا ئێمەی تیاین هەستەکەم یعنی خەڵکی ئێمە زۆر جار لایەنی ڕوحی ئیمانەکەمان زۆر لاوازە بۆیەوە یعنی ترساوین ئەجینا ئینسان لایەنی ئیمانی بەهێزکە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرموویەتی ئەگەر ئینسان پەیوەندی نێوان خۆی و خوا باشکە بە تایبەتی لە ڕێگەی دوعاوە دوعا هەندێک جار قەدەرێکە لای مەلایکەت شای گۆڕێ وانییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ یعنی ئەگەر خوای پەروەردگار بە مەلایکەتەکەی فەرموو بێ لە مانگی ئەوەنەیە پەتایەک بنێرە بۆ کوردستان ئینشاڵڵا خوا ناینێنێ کوردستانی ئێمە پارێزراوە کۆمەڵێک موسڵمانی باش دوعاکەن لەبەر خوا باشە ئەم دوعایی ئەوان ئەو قەدەرەی مەلایکەتەکان نەگۆڕێ یعنی ئەو قەدەی لای مەلایکەتە ساڵانە ئەو قەدەرە بە دوعا گۆڕدرێ بە سەدەقەیشە گۆڕدرێ ئەوەی کە لە ئەوەڵی بڵاوبوونەوەی پەتاکەیە هەندێک گوند لەم کوردستانی ئێمەیە کارێکی زۆر پیاوانە و مەردانەیان کرد کۆمەڵێک ئاژەڵیان سەر بڕی وەکو سەدەقا
دڵی کۆمەڵی ماڵی فەقیر و هەژاریان خۆشکردن زۆر گرنگە لەو کاتەیە سەدەقەکردن گەیاندنی پەیوەندی خزمایەتی ئەم سێشتە بەڵا هەڵەگرن لەسەر ئینسان بەڵام دوعاکە دیارە دوعایش مەرجوو ئەوەی خۆی هەیە بۆیە زۆر گرنگە ئێمە هەوڵ دەین لایەنی دوعا و بەهێزکردنی پەیوەندیەکان ئەمە زۆر هەڵەیە لە کوردستانە لە ئەوڵەوە یەکسەر دەرگای مزگەوت داخرێ ئەگەر هەموو شوێنە قەرەباڵخەکان و گشتەکان داخران مزگەوتیش داخرێەوە ئاساییە ئەگەر شتەکە بوو بە واقع بوو بە ئەوەی ئێمە وەکو دین باوەڕمان پێێتی بەڵام تۆبی یەک شوێنی قەرەباڵخدانە خەی و مزگەوت داخی ئەمە بەڕاستی بۆ خۆی جیب پرسیارەوە نییە و ئەمە ئەوەن دەبێت تاقەتکردنی خەڵکە چونکە ئەگەر ئینسان چەند ئیمانیشی لاواز بوو بە شوێ مزگەوت لە خۆ فەرەحیەکی بۆ دێ لە خۆ دڵخۆشیەکی بۆ دێ لە خۆ ئیمان بەهێزیەکی بۆ دێ ئایسا ئەگەر لە چوار مزگەوتی گەورەیان نوێش کرێ بۆ نمونە ئەمەم باسی ئەوە ناکەم پەتاکە هەبێت چونکە کە پەتاکە هەبوو بڵاوبوونەوەی هەبوو دەرگای مزگەوتدا ئاخرێ و ئەوە حاڵەتێکی ئاساییە بەڵام ئەگەر ئێستا دەرگای مزگەوتەکان بکرێتەوە خەڵکێک باسی گەشتبینیان بۆ بکەن ئەمەی کە ئێستا من تۆ لێرە باسیەکەین چوار مامۆستا لە مزگەوتە حتمما مامۆستاکان لە ئێمە جوانتر باسیەکەن زۆر بەیان باسی گەشتبینی بۆ ئەو خەڵکە بکەن باسی ئەو بکەن با بە شتەکەوانی ئینسان خەڵک زیاتر دڵی خۆشە بێ بەڵام ئەمەی تۆ دەرگای مزگەوت داخەی و شوێنە گشتەکانی تر کراوە بێ ئەمە بەڕاستی بۆ خۆی جێی پرسیارە ئەگەر چی ئەمە ئەگەر بە دیوە باشێکەیە بێ ئەمیش لەگەڵای بەڵام بەو دیوەی ترابێ ئەوە کارێکی باش نییە بۆیە من قەناعەتم وایە بەهێزکردنی لایەنی ئیمانی خۆمان زیادکردنی سونەتەکان خوێندنی دوعا و زکر و پاڕانەوەکان ئەمە لەم کاتەیە زۆرمان پێویست پێێتی بەس وەکو لاوەڵوتم مانای وانەیە ئێمە هۆکارە دنیایەکان واز لێبێنین هەر شتێکە وەزارەتی تەندروستی ئەیڵێ مادام سقەمان پێیەتی خەڵکێکی پسپۆر ڕێڵێ ئەوە ئیشی ئەوانە کەوتی ئەو نەخۆشیە بەوە بڵاوە بێت و ئێمە شەڵین کاکەمەیکەن چونکە خوای پەروەردگار فەرمێتی فەسئەلوا ئەهلە الذیکر وانە لە بواری ئەهلی ذیکرا ئەوەی کە ئەمە پێوترێ پسپۆڕی ئەو پسپۆڕ ئازانی ئەو نەخۆشیە چۆن بڵاوە بێتەوە باوەڕمان بە قسەی هەیە مادام نیەتێکی خراپی نەبێ و ئەسڵیش وایە کە نیەتی خراپی نەبێ بۆیە ئێمە لەو کاتەیە حەقە دەرگای مزگەوتەکانیش نییە خۆ مانای وانەیە ئێتر ئینسان دەرگای خوا داخرابێ وانێ دەرگای خوا هیچ کاتێدا ناخرێ بۆیە موسا عەلەیهی السەلام کە کاتێک زۆری بۆ دێ دەرگای مزگەوتەکانیان لێدا ئەخرێ دەرگای پەرستگاکانی خۆیان ئەفەرمێ وەجعلوا بویوتەکم قیبلە یعنی مانای وانێ من ئێستا مزگەوتم نییە نوێژی بەیانی لە کاتی خۆیانەکەم مناڵەکانم خەبەرەکەمەوە خێزانم لەگەڵانە جەماعەتێکەکەم و ئەتوانم قنوتێکیش بخوێنم و چوار دوعایش بخوێنم و ئەنە هەم بۆ خۆم باشە هەم بۆ مناڵەکانم بۆ دەوروبەریش یعنی خێزانێک ئێستا لەم شارەیە دوعاکە ئەکرێ خوا بەهۆی دڵسۆزی دوعای خێزانێکەوە لەم شارە گەورەیە بەڵایەکی گەورە لەسەر ئەم شارە لا بەرێ ئەوە حاڵەتێکە کە هەبوو ئەیش بێ ئینشاءڵڵا هەروای شەوێ بۆیە مانای وانەیە کە ئێمەڵێن مزگەوت داخراوە کەیتر واز بێنین ئەکرێ خەڵکێکی سە بۆ خۆی لە ماڵەوە دوو قسەی خێر بۆ مناڵەکانی بکە مناڵەکانی کۆکاتەوە لە کاتی خۆیان دەست نوێژگرن سوورەیکە هەب بخوێنن ئەگەر چی جومعە لە ماڵا ناکرێ ینی نوێژەکەی جومعە ناکەنە دوو ڕکات چوار ڕکات نوێژی نیوەڕۆ بە جەماعەتەکەن و دوو قسەی خێریان بۆک لەبەرەوە مانای وانەیە کە ئێمەڵێن دەرگای مزگەوت داخرا ئێتر تەواو بۆ خۆشمان پاڵی لێ بینەوە زیاتر واز لە عیبادەت بێنێنە نا بە پێشەوانەوە ئەوەی کە پێشتر لە مزگەوتا کردومە ئێستا هەوڵەدەم لە ماڵەوە زیادی بکەم بۆیە زۆر گرنگە ئێمە لەم کاتەیە لایەنی ئیمانی ڕۆحی خۆمان بەهێزکەین و ئەم جار لایەنی گەشتبینیش بەداخۆ ئێمە ئەوەی کە خەڵک بەرەو ڕووی دانیشتۆ کە بریتێ لە ئیعلام زۆر جار لە هەواڵەکانە هەست ناکەی یعنی مەسەلەی تەفاعول و گەشتبینیش بەدی بکرێ ئەو بەڕاستی کارێکی باش نییە یعنی حەقی خۆیەتی باسی ئەوەیش بکرێت تۆ چۆن باسیەوە کە ئەم نەخۆشیە باسی ئەوەیش بکرێ بابەجان ئەم نەخۆشیە کە 100 کەسێگرێ یەک کەسە کوژێ وانەیە خۆواڵێن لە دراساتەکان بەس ئەمە حادیسەی سیارەیە ئەگەر 100 کەس سیارەیە بنەوە چێت دەشیان بمرن یعنی مەرج نییە خەڵکێکە تووشی ئەم پەتایە بوو بیکوژێ و ئەوانە پەتاکە ئاڵێ ئەگەر 100 کەس گرتی لە دراسەیەکە لە 100 کەسا یەک کەس ئەکوژێ و ئەوانە وەخت ئەکرێ بڵاویش بێتەوە خەڵکێکیش بۆی ئەکرێ مانیش بڵاو کرێتەوە لەگەڵێ بەڵام وەکوتم تەوعیە و لایەنی وەشیارێ طبیەکەوە زۆر زەرورە هەمیشە موسڵمانان بیگرێتە بەر بەڵام ناکرێ لایەنە ڕۆحی ئیمانەکە بڕوخێت چونکە ئەمە کارێکی باش نییە و بە پێچەوانەوە لە دینی ئێمە یاوترێ لە کاتی هاتنی بەڵایە ئینسان وەکوتم زیاتر لایەنی ئیمانی خۆی بەهێز کرد. زۆر باش مامۆستا زۆر جار عورەفا و زانایانی ئێمە لە تەنانەت لە کونج و سوچی زیندانێکی پڕ لە ستەم و ئازاریشە
هەمیشە ڕویان لەخوا بۆ و گەشتبین بوون، ینی دەیان نمونەمان هەن. بەڵام بۆچی مرۆڤ لە وڵاتی خۆمانە بەتایبەت لە کوردستانە هەر مایکێکی تەلەڤیزیۆن نەچێتە بەردەمی هەر قسەی ڕەشبینانەیەکە، بەڵێ حکوومەتەکەمان هەر ئەوەی قابلە کە ڕەخنەی لێ بگیرە، بەڵام مەبەستمەی ئەگە هەر لە بوارە کۆمەڵایەتەکەش باسیکەی ئەگە باسی پەیوەندی کۆمەڵایەتی بێ یا بەخشین بە یا سەردانەکان بێ، هەر مەبەستمەی هەر ڕەشبینی ئەڵێن سەیری تۆڕە کۆمەڵایەتەکانەکەی لەوە چە جەنابەت کەمتر ئاگات لێیان بێ، بەڵام ئەوە توکۆتۆ باسی میدیاکەی تۆڕە کۆمەڵایەتەکان هەزار قات ئەوان ڕەشبینی و بێسەروبەرەی و پاشاگەردانی تایە. بۆچی تاکی ئێمە مەبەستمەوەی ڕەشبینی و ناومێدی یان نەبوونی ئومێد و گەشتبینی بۆتە سیما و مۆرکێکتیایە، ینی قسە ئەکا پۆست ئەکا هەر لێ دوانێگەدا بەشێ لە یەئس و ناومێدی تایە. مرۆڤ لەگەڵ هەر شتێکا خەریک بێ، لەگەڵ چیا پەیوەندی باش بێ، ڕنگدانەوەی ئەوەی تایە. ئەگەر کەسێک سەیری قورئان بکا، سەیری سیرەی پێغەمبەر کە عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ خۆیان پەیوەندی باش بێ، ئەوەندە ناومێدیش نابێ بۆ ژیان. و هەر پێشی گوناحە و هەموو قسە ناشرینە بکات، کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێی خۆش نەبوو. یعنی سە من و تۆ ئەڵێن بیدعەیە، تاوانێکی زۆر گەورەیە، خەڵک ڕەشبین کەین، خەڵک بترسێنین، گومانی خراپ بڵاوکەینەوە بۆ خەڵک، ئەمە دین وامان پێڵێ. بەڵام خەڵکێکی تر کە ئاگای لە ئاەت و لە فەرموودە و ئەوانە نییە، قیبلەکەی ئەو بریتە لە شاشەکەی چی تەلەڤیزۆنەکەی یاهی ئەنتەرنێتەکەی، ئەمە هەر ئەوە یعنی ئەم هەواڵانە ئابیسە یەکسەر ئەوە بڵاوەکاتەوە. بۆیە یعنی ناکرێ ئێمە وەکو موسڵمان خەڵکی ئاهلی دین و نوێژ خوێن و ئەوانە ئەگەر هەواڵێکی ناخۆشت بیست هەوڵ دەپەردەپۆشی کە یعنی دای پۆشە، خۆ ناکرێ ئینسان هەموو هەواڵێکی ناخۆش بڵاوکاتەوە. پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵاتو وەسەلام هەروای پێخۆش بووە و قورئانیش هەر وایە. هەواڵە ناخۆشەکانی قورئان هەمیشە بەنی و دێرخوا باسی کردووە. هەواڵە خۆشەکان فراوانە. ئەوە یعنی بۆنە لە چیرۆکی پێغەمبەر یوسف عەلەیهی سەلام ئەو شتە ناخۆشانی کە هاتۆتە ڕێ یوسف بە دێڕێک باسیەکە لە کۆتایی تەمەنێ، بەڵام خۆشەکان تەفسیل پێداوەوان. ئەوە حەقی خۆیەت، یعنی ئێمەش کە هەواڵێکی ناخۆشە بیستین مەرجنی یەکسەر بڵاوی کەینەوەوانە، جارێ مەرجنی هەر ڕاست بێ. وانە خوای پروردگار فەرمی ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. ئەوە باسیشم کردووە جاریتر، ئەمە لە مجتەمەعی موسڵمانان، یعنی ئەگەر هەمومان موسڵمان بووین کەسێ هەواڵێکی وت خوا فەرمێ لێی ورد بەرەوە، ئەفەرمێ بچۆ بنج و بنەوانێ چ جاوێ خەڵکێکە نوێژ ناکە هەواڵ بڵاوەکاتەوە، یا شتی سەیر و سەمەر خەڵکێکی نوێژ ناکە، ئێستا لەسەر ئەم نەکردنی جومعە و ئەوانە هاتووەتە وەڵام موشتە نووسێ و خۆی گەرم کردوانێت تۆ نوێژ ناکەی، خۆ گەرمکردنەی بۆچێ لەبەرەوە هەواڵی ناخۆش ئەبێ یا باس نەکرێ یا زۆر بە کورتی ئاماژەی پێ بکرێ. هەواڵی خۆش ئەبێ تەفسیلی پێ بدرێ، ئەمە ڕێگەی قورئانە، قورئان بەو شێوازە ئێمەی فێر کردووە. لەبەرەوە ئەڵێم حەقی خۆیەتی ئێمە هەمومان، هەموو موسڵمانێک هەواڵە خۆشەکان بڵاوکەینەوە، قسەی خۆش بڵاوکەینەوە، نە خەڵک نەترسێنین، ئەوەندە خەڵک توش بوو ئەوە کارێکی باش نی، ئەگەر چی گرتنەبەری ئەسباب و وەکار ئەوە فەرزە، خوای پەروەردگار فەرمانی پێکردووە. زۆر باش مامۆستا، ڕێی تێیە چێ مرۆڤ بە لەدەستدانی خۆشەویستانی و وەکۆڵێک ئالوودەبوونی خۆی بە نەخۆشی و پەتا و هەر شتێکی دیکە و لە دەستدانی پێدراوە مادیەکانی مەبەستمێ لەوە چێت بەشە لە مرۆڤەکان بڵێن لە ناو جەرگەی سەختیەکاندا شادمانی و ئومێد و گەشتبینی بوونی نییە و مرۆڤ ناتوانێت گەشتبین و ئومێدەوار بێ. ئایا لە دەستدانی پێدراوە مادیەکان یا ئەو کەسە خۆشەویستانی لە دەوروبەرمانان مرۆڤ ئەبێ یەئس و ناومێدی و ڕەشبینی باڵ بەسەر یا بکێشێت، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر بەدایکی ئەو گەنجەی کە فەرمووی ئارام بە و دوعای خێری بۆ بکە، فەرمووی تۆ بڕۆ ولاو تۆەوەی منت نەچەشتووە، فەرمێ دوایە فەرمێ سەبر و خۆراگریەکە لە سەدمەی یەکەم و یەکەمە، یعنی بوایە یەکەم جا سەبری بگرتە. لە ناو جەرگەی سەختیەکاندا شادمانی و گەشتبینی ڕێ بێتەوە؟ بەڵێ بێگومان ئێمە وتمان ئەوە بەشێکە لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە کاتی زۆر ناڕەحەتیەکانە ئینسانە بێ دەرەجەی گەشتبینیەکەی زیاتر بکە. گەشتبینی لە کاتی شوێنەی خۆشیە هیچی ئیسفادەیەکی نییە بۆ مرۆڤ. کەسێک کە هەبووە و دەوڵەمەنەوە وەڵێ الحەمدوللا وەزع باشەڕە، بەس گرنگەوە ئەم کەسە کە تووشی زەرەر و زیانێک بوو ئەو کاتە لێ الحەمدوللا بکا و سوپاسی خوای پەروەردگار بکا و سەبر گرێ و لەگەڵ سەرەتای بەڵاکەیە وەکو لە فەرموودەکەیە باس کراوە. بۆیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە و ئەوەی کە باسم کرد لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار کۆمەڵێک شەخسیەت و کەسایەتی باس کردو، ئەمانە زۆر جار گەیشتوونەتە خۆناغی کۆتایی سەختیەکان، لەوەیە باسی تەفاؤلەکەن. پێغەمبەر ئەیوب عەلەیهی السەلام زۆر ناڕەحەت بووە، گەیشتووەتە ئەو پەڕێکە ئێتر دەوروبەری وازیان لێ هێناوە، لەوەیە فەرمێ ڕەبی ئەنی مەسەنیە ضر وأنت أرحم الراحمین، لەوەیە دوعاکە، لەوێ فەرمێ پەروەردگار تووشی ناڕەحەتی بووم، ئەمجا خوای پەروەردگار فەرمێ فەکەشەفنا ما بی من ضر. جا سبحان الله لەولا پەڕەی قورئانە
هەر لەو لاپەڕەیە خۆی پەروەردگار باسی سێ ناڕەحەتی گەورەی ژیانەکە لەو لاپەڕەی بڵین پێش کۆتایی دوو لاپەڕە پێش کۆتایی لە سوورەی ئەلئەنبیایە خۆی پەروەردگار باسی سێ ناڕەحەتی قورسەکە لەگەڵ سێ هەڵبژاردەی خۆیە هەر سێکیان یەکی یەک دوعای کەمیان کرۆ بەس بەدڵ خۆی پەروەردگار ئەفەرمێ فەستەجەبنا فەکەشەفنا ئەوەی یەکەمیان باسی ئەیوب عەلەیهی فائش مامۆستا بۆ خێرا یەکسەر خۆی پەروەردگار ئەفەرمێ یەکسەر وەڵامی ئەیوبمان داوە یعنی ئەیوب لەوەیەتە تەواو زۆر ناڕەحەت بۆ خەڵکی ئێمە نەبوو کە تۆزێکی بۆ یەکسەر بڵێ خۆیان بمرم خۆیان بمکوژی تەواو تەحەمولم نە یعنی ئەو بەڕێزانی کە زۆر نەخۆشن لەوێ بڵێن مەسەنیە ضر وأنت أرحم الراحمین بڵێ پەروەردگار تووشی ناڕەحەتی بن تۆ زۆر بەڕەحمی لەوێ فەرمێ فەکەشەفنا یونس عەلەیهی سەلام وا لە تاریکی دەریا و لە تاریکی ناو نەهەنگەکەیە باشە هەر لەو لاپەڕەیە پێغەمبەر یونس عەلەیهی سەلام لەوێ فەرمێ پەروەردگار لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له يعني کەسێک کەوتۆتە شوێنێکەوتر هیچ دەرگایە نەما سێ تاریکی بەسەر کۆبووەتەوە یەکسەر خۆی پەروەردگار فەرمێ فاستجبنا له یەکسەر وەڵامی پێغەمبەر یونسماندا پێغەمبەر زەکەریا عەلەیهی سەلام پیر بووە و دەوروبەری زۆر باش نین و ئەوێت کەسێک هەبێ پێغەمبەرایەتەکەی بە میرات بداتێ مناڵی نییە ژنەکەی نەزۆکە ئەفەرمێ پەروەردگار ئەوە من تەمەنێکم کردووە و ناڕەحەت بووم و پیر بووم و مووەکانم سپی بووە و ئێسکم لاواز بووە خۆی پەروەردگار ئەفەرمێ وەڵاممانداوە هەبنا لەوە یحیی خۆی پەروەردگار ئەفەرمێ بەو پیریە کە قسەی ئەوە کرێ کە تەمەنی 100 ساڵ زیاتر بوو بێ یان خێزانەکەی 80 ساڵ زیاتر بوو لە بەعضێک کتێباڵێن 90 ساڵ بۆ خێزانەکەی خۆی پەروەردگار مناڵی داوەتێ بۆیە ئەمانە لە قورئانە خوا باسێکە ئەمە بوو ئەوە نییە ئینسان بیکاتە مەتەڵ و چیرۆک ئەمە بۆ ئێخوای پەروەردگار لە باسی 18 پێغەمبەران فەرمێ ئولائیکە الذین هەداهم الله فبهداه مقتدی خوا فەرمێ پێغەمبەران خەڵکانێکی هەڵبژاردن خوا ڕێنمایی تایبەتی کردوون ئێوەش لەگەڵ ئەوانە بڕۆن کەوابوو پێغەمبەران لە کۆتایی ناڕەحەتە یەک دوعایان کردووە بەدڵ خوای پەروەردگار یەکسەر وەڵامی داونەتوو یعنی لە سەرەتای ناڕەحەتەکەی زۆر دوعایان نەکردو تویانە دیاری خوایە چونکە ئینسانی موسڵمان وا مامەڵە لەگەڵ بەڵایەکە ئەگەر بەڵاکەیشی بۆ هات ئەڵێ ئەمە خەڵاتی خوایەوانە بەس کە ناڕەحەت بوو دەسەکاتە دوعا ئەوسەد کەواتە خودی نەخۆشی و ئازار و پێژاتەکان لەگەڵ گرتنەبەری هۆکارەکانە جۆرێک لە ینی کرۆکی ئومێد و گەشتبینیشیان تیا یانی ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە چوونە لای نەخۆشێک داوای دوعای خێر لەو بکەن یعنی بۆ نمونە چۆن لە پایزا گەڵای درەختەیە وەرێ ئاوا گوناهی لێوەرێ کەواتەمان هەمویان گەشتبینی و نەیفەرمووە ئەوەی کە نەخۆشەکەوێ زۆر خراپ و چارە ڕەش و گوناهبار و تاوانبارە بۆیە خوان بەڵای بۆ ناردووە بەڵکو فەرمێ ئەمە دیدەکی گەشتبیانانش بە نەخۆشی و ئازارەکانە بێگومان بەڵێ زۆر باشە مامۆستا کاک ناسیری سوبحانی بە ڕەحمەت بێ ئەفەرمێ ئەگە مرۆڤێ نەخۆش بێ حەبوو دەرمانەکە نەخوا پێوا بێ تەوەکولی بەخوا هەیە ئەو کاتە شفاکە کە هی خوایە داوێتی بەم حەبوو دەرمان و تووشی جۆرێ لە شرک و ئەوە بووە ناومێدی لە چەندین فەرمودەش هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی کردووە لەوەی کە من کوندە پەپوو یا مانگی سەفەر یا ڕۆژی چوارشەمە یا ژمارە 13 بە ڕەشبینانە سەیری کەم اینجا نەهی فەرمووە کە من جنێو بە زەمانە نەدەم جنێو بە نەخۆشی نەدەم کۆمەڵێ شت هەن من کە نیعمەتی خوان جنێویان پێ نەدەم لە ئێستادا لەوە چێ خەڵکێک هەبێ بەرامبەر بە بەشێ لە نیعمەت و بەخشەکانی خوا تۆش جۆرێ لە خراپە بڵێ جۆرێ لە ناومێدیانە باسییان بکات تا چەند پێویستە مرۆڤ لە کاتی ئەم بەڵاو نەخۆشیەدا بەرامبەر بە نەخۆشی بەرامبەر بە پەیوەندیە کۆمەڵایەتەکان و زۆر شتی دیکە گەشتبینانە سیر بکا و بڕوانێ بەڵێ جارێ باسکردنی بەڵاو نەخۆشی بە کەلیمەی خراپ شەرعی نییە جنێو پێدان بە نەخۆشی ئەوانە دروست هەتا دروست نیە بڵێ پیس یعنی سەر خەڵکی لە وڵاتی ئێمە یا بەعزێ نەخۆشی قورس هەیە یەکسەڵێ نەخۆشە پیسەکە ئەوە دروست نییە فەرمودەی پێغەمبەری لەسەر عەلەیهی سەڵات وسەلام چونکە نەخۆشی بەڵێ قورسە بڵێ قورس دروستە بڵێ نەخۆشی قورسە پەتاکە قورسە گرانە ناڕەحەتە بەو شێوازە قورس و ناڕەحەت دروستە بەڵام بەکارهێنانی دەستەواژەی پیس یا جنێو بۆ نەخۆشی شەرعی نییە ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێ کردووە چونکە نەخۆشیەکە ئەگەر بوو بە پەتای تاعون و گەورە بێتە شەهادەت بۆ موسڵمان بەڵام معناوە نییە بەرەو ڕووی بچی ها بە ئینسان خۆی لێ پارێزێ یعنی ئەگەر گەریمان نەخۆشەکە زۆر قورسیش بوو پەتایش بوو ئەوەندە هەزار سەحابەیشی کوشت ئەوە شەهادەتە بۆیە ناکرێت جنێو بە شتێک بڵێکەوە بێتە گەورەترین خەڵاتی خوا بۆ ئەو کەسە لەبەرەوە ئەوە وەکو ئاگداریە بۆ خۆم و بۆ هەموو بەڕێزێک خەڵکی موسڵمان نابێت جنێو بە بەڵاو و موسیبەت و پەتا و نەخۆشی و ڤایرۆس بڵێ ئەوە کارێکی ناشەرعیە ئەم جنێو پێنەگوتنە جارێکی تر جۆرێکی ترە لە چی لە گەشتبینی و لە هیوا ئومێدەک
يعني جارێکی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە نەهی کردو ئینسان جنێ و بە نەخۆشی بڵێ بۆ ئەوەیە کە ڕۆحی گەشببینیەکەی ئینسانی موسڵمان زیاتر بکە. زۆر باش مامۆستا لە ڕۆژی فەتحی مەککەیە عوبادەی کوڕی سامت دەڵێ ئەمڕۆ ڕۆژی تۆڵەکردنەوە و وەکوڵێ چاکە وەڵامدانەوەی ئەو خراپەی قوڕەیشیەکانە بەرامبەر بە ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا ئەفەرمێ نەخێر ئەمڕۆ ڕۆژی لێبوردەیی و سەماحەت و پێکەوە ژیانە. ئاڵاکەشی لێ وەرەگرێتەوە دەیداتە دەست کوڕەکەی واتە. ئەوانەی کە ڕەشببینی و یەئس و ناومێدی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە گەڕەکەەکەی خۆی لە ماڵەکەی خۆیان بڵاوە کاتەوە، ینی خەڵک ئەترسێنێ، خەڵک تووشی شڵەژانی دەرونیەکە. ئیسلام چۆن ڕێنمایی ئەم مرۆڤانەکە، چۆن ئامۆژگاریانەکە کە ینی من نەبمە هۆکاری ئەوەی دڵ و دەرونی تۆ تێک بدەم و ئەم شڵەژانە دەرونیە سەرنجام کۆمەڵگەشت تێگەدا. بەڵێ طبعا ئینسان کە عاقڵ و باڵغ بوو هەموو شتێکی لەسەر تۆمارەکرێ و سێ دەستگار ڕئیسیەکەی کە بریتە لە بیستن و بینین و عقلی خی پروردگار فەرمێ إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. هەمومان پرسیاری ئەمانەمان لێکرێ. ئینسان کە دیارە هەواڵێک بڵاوەکاتەوە چاوی بیستنی دەسی دڵی عقلی هەموو ئەمانە لەگەڵا بەشدارن. ئەمانە خی پروردگار پرسیاری لێکە و زۆر سەیرە کەسێک پارە با بە خەتێک و شتی خراپی پێ بڵاوە. جاشتە خراپەکە خۆمەرج نییە هەر ڕسمێکی ناشرین بێوانە ئەکرێ هەواڵێکی ناخۆش بێ. یعنی زۆر ناشەرعیە من مانگانە 30,000 20,000 بم بە خەت و ئەم جار بچم هەواڵی ناخۆشی پێ بڵاوکەمەوە. هەر ئەو ئێستیحامەی لەسەر بەنزینخانەکانە ئەو شەو بڵاو بوویەوە هەر پەیوەندی بە تۆڕە کۆمەڵایەتەکان و قسەی خەڵکەوە کەواتە ئەمەش جۆرە لە ئیحتیکار و هەڵپە هەڵپی خەڵک و ئەم شتانەش دروستەکە کە ئەمەش سەرنجام هەمووی لەوەچە بەرن تاوان و گوناه بۆ ئەم مرۆڤ نووسرەکە بووەتەوە کارگومان ئەکرێ هەندێک جار شتێکی زۆر ناڕەحەتەوە کوشتنشی تا ڕوویداوە لە هەندێک ناوچەی کوردستانە ئەکرێ هەندێک جار لە هەواڵێکی ناخۆشەوە شتی زۆر خراپ و گەورە ئەوانە ڕووبا و کەسەکەم کەسەی یەکەم جار ئەم هەواڵی بڵاو کردەوە ئەمە بەرپرسەتیایە ئەمە گونەحبارە و لە دینی ئێمەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا ضەرەر ولا ضیرار. زەرەرگەیاندن خۆمەش نییە زەرەری مادی بێ پارەکەی بدڕێنی یا سیارەکەی بشکێنی ئەوانە زەرەری نەفسی زەرەری ڕۆحی زەرەری دەرونی ئەمانە زۆر کێشەیە. ینی کەسێک بێ هەواڵی ناخۆش یەکسەر بڵاو کاتەوە لە ناو خەڵکە ئەو بەڕاستی کارێکی باش نییە. بۆیە حەقی خۆیەتی ئێمە یعنی پێشەوانەی کەینەوە ئەو شتانە لە کاتی ناخۆشەکانە زیاتر هەواڵی خۆش بڵاوکەینەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سیرەی موبارەکی خۆیان لەو کاتانەی زۆر ناڕەحەت بۆ خوا سوورەتی خۆشی بۆ دامەزانێ. باشە يعني ئەمە بەرنامەی خوایە خی پەروەردگار ئێمە وا فێر يعني مش ناکرێت لە کاتی ئەم ناخۆشیە ئەوەندەی تر خەڵک بترسێنی و خەڵک بەڕاستی ڕەشبین کەی و ئەوانە لەوەی کە جەناب دەفەرمووی لە کاتی بەڵاو ناخۆشیەکان خوای گەورە و دڵنەواییەک بۆ نە سوورەتی وەضحا بۆ پێغەمبەر ئەنێرێ صلی الله علیه وسلم کەواتە ئەگونجێ منی موسڵمان لە کاتی ئەم ناخۆشی و بەڵاو ناڕەحەتیانەدا بگەڕێمەوە بۆ ئەو سوورەتانەی کە گەشببینی و ئومێد و دڵخۆشی تایە. بێگومان زاناکان ئەڵێن هەر کەسێک کە مەحزون بوو یعنی زۆر خەفەتی هەبوو سوورەی یوسف بخوێنێ خی پەروەردگار هەموو خەفەتەکەی لەسەر هەڵەگرێ چونکە سوورەی یوسف لە دوای عامل حوزن دابەزیەوە سوورەی هود و یوسف کە بە دوای یەکەن. یعنی بۆیە وەکوتم یعنی ئینسان لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیەکانە هەوڵەدات ڕووبکاتە قورئان و ئەمجار ئینسانی موسڵمان بەرپرسە لە ماڵی لە نووسینی لە هەڵسوکەوتی لە هەموو ئەوانەی کە ئینسان عاقڵ و باڵغ بوو ئەوەی کە هەواڵێک بڵاوەکاتەوە دواتر خەڵکێک بازاڕەکان و بەنزیخانەکان و چی ئەوانە ئەو بەڕاستی کارێکی زۆر ناشەرعیە و ئینسان بە ئەبێ بە پێچەوانەکەی بکە ئینسانی موسڵمان. زۆر باش مامۆستا مرۆڤی عاقڵ و هۆشیار تا چەند پێویستە بزانێ ئەگەر تەواوی ناخۆشی و بەڵاو ناڕەحەتیەکان دەوری بدەن وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیدی لە ساڵی دەیەمی پێغەمبەرایەتەکەیە ئیدی ستەم و خراپە و دڕندەیی و حەساری قوڕیش بەرامبەری ئەگەنە لووتکە بەڵام خوای گەورە گەشتێکی ستونی پێکا و لە نێو تەواوی دڕکوداڵەکانی دەوروبەریە هەڵیەکێشێتەوە. مەبەستمەوەیە تا چەند پێویستە مرۆڤ بزانێک لە ناو جەرگەی سەختیەکانە پەنایەک و کڵاو ڕۆژنەیەک و دەواازەیەک هەیە بۆ ڕزگار بوون وەکویان بۆ منە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەشتی ئیسرا میعراجی پێخرا و دڵنەواییەکی باشیش بوو بۆ ئەو 10 ساڵەی ڕابردووی کە قوڕیش بەرامبەری کردبوو و لە فەراغی ئەبوو تاالب و خەدیجەش زیاتریان کردبوویەوە. زۆر هەڵەیە ئینسان لە ژیانە دەرگای نێوان خۆی خوا داخە چونکە خی پەروەردگار لە قورئانە باسی ئەومان بۆ کە شەیتان سوێنی خواردووە لە هەر چوارلاوە بێ بۆ مرۆڤ باشە بەڵام زاناکان ئەڵێن ئەم ئێرەی باس نەکردووە
نەیفەرمووە قورئان نەیفەرمووە شەیتان وتوێتی لەسەرەوە دێن بۆیان وتێتی لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم يعني شەیطان چ شەیطانی ئینسان بێ مرۆڤ بێ کە بێتە پێشی شەیطانەوە یان شەیطانی جنووەکە بێ وعدی داوە تاوەکو ڕۆژی قیامەت لە پێشەوە لە دواوە و لە لای ڕاست لای چەپ دێ بۆ مرۆڤ یعنی ئینسان هەر چواردەوری بڵین شەیطان ئەوێ بیتەنێ بە گوناح و تاوان و قسەی ناخۆش و ئەوانە بەڵام من فەوقەکەی تیانە یعنی ئەم بینە هەیە ئەم بینە هەمیشە کراوەیە ئەم بینە نێوان مرۆڤ و خوای پەروەردگار هەمیشە کراوەیە بەڵام سیر لەوەیە ئینسان لە کاتی بەڵایە جاری وایە بینی گوناحەکان زیاترەکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێیەکە لە حیکمەتی بەڵا ئەوەی ئینسان زیاتر ڕووبکاتەوە چوونەوەی بکە بە خۆی خوای پەروەردگار فەرمێ فەلەولا إذ جاءهم بأسنا تضرعوا ئەوە لە باسی بەسەرهاتی گەلەکانێتە خوای گەورە فەرمێ ئەبوایە ئەو خەڵکە کە بەڵای بۆها زیاتر بکوڕوزایەتەوە باشە ئێستا بەسێک بەڕێوێ بۆ مرۆڤایەتی ئەوەی کەوترێ لەوەندە وڵاتە بڵاو خوا فەرمێ ئەمە مەدەسەڵاتی خوایە خوای پەروەردگارە فەرمێ ئەوە من بەڵایەکم بۆ ناردوون بەڵام خوا پێی خۆشە لێرە تەزەڕوع زیاتر تەزەڕوع یعنی کوڕوزانەوە یعنی ئینسان زۆری پێویست بەوەی لەم کاتەیە زیاتر لەخوا بپاڕێتەوە زیاتر زەلیلی خۆی بۆ خوای پەروەردگار نیشاندا بەڵام خوای پەروەردگار فەرمێ وەلاکین قەسەت قولوبهم بەس خوای گەورە فەرمێ ئەمانە کە بەڵایان بۆها زیاتر دڵیان ڕەخبوو هەواڵی ناخۆش بڵاوەکاتەوە ڕەنگ بێندە جار شرک بکە یعنی کەسێک پێی وایە ئەمەی وڵاتێکە و ئەو وڵاتە بۆی هەیە بڵاوی کاتەوە بەهێرمە و دەسەڵاتی خوای هەربیر چۆتەوە ئەم جار پێی وایە ئەگەر کەسێک بەو شێوازە بمرێ و خۆی و بنە ماڵەکەی و چی و ئەوانە هەموو تووشە بن و ئەیگرن و خوا شیفایان نادە و ئەمانە زۆر خراپە بۆ دڵڕەقی ئینسان نەبێ خوای پەروەردگارە فەرمێ کە بەئسم نارد بەئس یعنی سزای خوایی کە سزایەکم نارد بەڵایەکم نا زیاتر ڕوو بکەنە خوا لەبەرەوە وەک لە ئەوەڵی شەوتمان ئەبێ ئینسان لە کاتی ناڕەحەتیەکانە زیاتر پەیوەندی نێوان خۆی و خوای پەروەردگار بەهێزکە زۆر باش مامۆستا فەرمودەیەک من لە بەرنامەکانی دیکەشە زۆر جەختمان لەسەر کردوێتە بۆ ئەوەی زیاتر ڕێنمایی بدەین بە خەڵک کە ئیعجازێکی زانستیشی تایە ئەوەی کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێت لە گەشتەکەی شامدا تاعون بڵاوێتەوە لە عەمواس و عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمێ من لە پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم ژنەوتووە کە ئەگەر تاعون لە شوێنێکا بڵاو بێتەوە با خەڵکی ئەو شوێنە لێی دەرنەچن بۆ ئەوەی نەبێ بە هەڵپە و ڕاکردن وەکو ئەوەی کە داعش دای بەسەرە و لێرە خەڵکی تیانەما و خەڵکیشی بۆ نەچێ بۆ ئەوەی بەریەککەوتن و بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە نەبێ ئەمە وەکوڵێن پشتێنەیەکی تەندروستیشە کە ئێستا ڕێکخراوی تەندروستی گیانی بەوە گەشتووە بەو ئیعجازەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردو ئێمە مەبەستمەوەی زیاتر ئەم جارە ڕێنمایی بە موسڵمان بدەین کاتێک کە ئێستا تا ڕادێ پەیوەندی نێوان شارەکان و پەیوەندی کۆمەڵایەتەکان و تەنانەت پەیوەندی نێوان مزگەوت و موسڵمانیش داخراوە با زیاتر موسڵمان پەیوەست بێ بەم فەرمودەیەوە من چ پێویستەکە لە ئێستاە بچم بۆ گەشت و گەڕام بچم بۆ پرسەیەک لە کەرکووک و هەولێر و هەڵەبجە کاتێک کە من ناچم بۆ مزگەوت با بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانیش تەبیعیە ئەم فەرمودەیە پەیڕۆ بکەم لە پێناو سەلامەتی خۆم و خەڵکی دیکەشدا طبعا ئەو حاڵەتە هاوڵان ڕێک دوو بۆ چوونیان هەبوو وەکو ئێستەی خەڵک ئێستەیش موسڵمانان مجموعەیەکی لە چۆنە بێ مزگەوت داخلی و چۆنە بێ جومع و جەماعەت نەکرێەوە تاوانێکی زۆر گەورەی و مجموعەیەکی تر لە بابای مرۆڤ زۆر گەوانی هەردوو بۆ چوونەکە ئەبینی لە خەڵکی موسڵمان ڕەنگە لە ئیمام و خەتیبەکانیش ئەوە هەردووکشی ڕاز بێ مامۆستا هەردووچیان نیەتیان نیەتەکە بەس گرنگ ئەوەیە ئینسان خۆی تاوانبار نەکا لەم قەزیە لێرە کە ئیمامی عومەرەوە بچێتە ناو خاکی شامەوە سەحاباڵێن تاعون و پەتایەکی گەورە هەیە و ئەبوو عوبەیدە ئەڵێ ئیمامی عومەر تۆ چۆن لە قەدەری خوا ڕاکەی ها ئێستش خەڵکی خۆمان ئەڵێ بابە بۆ مزگەوت داخەن بۆ ئەترسن لە قەزا و قەدەر خۆ ئیمامی عومەر نەترساوە کەسمان ئیماممان وەکو ئیمامی لەبەرەوە ئیمامی عومەر لە هەمومان ئیماندارتر بۆ بەڵام ئەسبابەکەی کردوتە فەرموویەتی ئەمە هەر قەدەر و کە ئیشگەڕێمەوە هەر قەدەرە باشە ئەبوو عوبەیدەیش کە وتوێتی بۆ لە قەدەری خوا ڕاکەی وتوێتی شتێک خوا نەینووسی بێ ناکرێ ببێوانە بەڵام حتمما بۆ چوونەکەی ئیمامی عومەر ڕاسترە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی عەلەیکم بسنەتی الخولەفاء الراشدین وایە فەرموویەتی سنەتی خولەفای ڕاشدین جێبەجێ ئەگەر خلافێک لە بین چوار خەلیفەکە و سەحابەی ترابێ ڕای چوار خەلیفەکە ڕاست بۆیە ئەکرێ ئێستا ئێمە ئەو سنەتەی ئیمامی عومەر جێبەجێکەین بەس وتم ئەمە ئەگەر هەبێ شتەکە یا ئەگەر بترسی لەبەرەوە زۆر تەبیعیە خەڵک پەیوەندیەکانی کەمتر کاتەوە کەمتر بچێتە دەرەوە یان نەچێتە شارێکە ئەوە بکرێت لە هەواڵەکانی شاوە ئەوترێ سین ئەو شارەی کە کۆنتڕۆلی کرۆ بەس بۆی کە نێشتۆ خەڵک بێتە دەرەوە ئەوەش بۆ خۆی جۆرێکە لە طبعا کە ئەو باوەڕی بە فەرموود چکە مولحیدە باوەڕی بە بەس ئێمە وەکو موسڵمانەوە جێبەجێەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای فەرمووە یا موسڵمانێکە لە دەرەوەی وڵاتە گونەحبارە بێ دێتەوە وڵاتە و ڤایرۆسەکەی هەڵگرتووە ناچێ پشکنینێک بۆ خۆی بکە
یا ناچێ ئەو شوێنەی کە بۆی دانەوە کەرەنتینە چییە ئەوە بکە گونەحبارە بێت چکە ئەو پێچەوانەی سونەتەکەی ئیمامی عومەری کرد وەکوتر خەڵک دەمی گەرمەوەڵێ ئیمامی عومەر و ئیمامی عومەرێ باشە ئیمامی عومەر وای کردووە ڕەزای خوای لێ دەی بابێن ئەمە ئیمامی عومەری جێبەجێکەین بێگومان. بۆیە ئەوە بەڕاستی زۆر زەرورە ئینسان مادام شتەکە لە ئارایە هەیە ئەتوانێت هەموو ئەسبابەکان بگرێتە بەر بەڵام لە سەر و هەمیشەوە لەگەڵ پەیوەندیەکەی نێوان خۆی خوای پەروەردگار لاواز نەکە. زۆر باشە مامۆستا کۆتا قسە و سەرنج و پەیامی بەڕێستان لە بابەت ئومێد و گەشتبینی لە ناوجەرگەی سەختیەکاندا پێم خۆشە کۆتا قسە و پەیامی جەنابتان بۆ بینەران بێت. بەڵێ لە زانستی تازەیە ئەڵێ مرۆڤ بۆ ئەوەی گەشتبین بێ سەرکەوتوو بێ ئەبێ هەمیشە دروشمەکانی گەشتبینی بڵێتەوە. بۆ نمونە ئێمە کاتی خۆی لە پەروەردەیە بە پۆلی 12 و 6 ئەڵێن عادەتەن ئەوەی زوو پێوتراوە 6 ئەڵێن هەمیشە لە ماڵ تا ئەم دروشمانە بنووسە سەئەنجح بإذن الله ئەنە جەدیر بالنەجاح. هەمیشە ئینسانە بێ لە ژیانە دروشمێکی گەورە و مەزنی هەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو بەیانیان و ئێوارانێک کۆمەڵێک زیکری خوێند و ئەم زیکرانە خەڵکێکی خوێنێ زۆرجار لە ماناکەی تێناکە. گەورەترین مانای زیکرەکان دوای ئیمان و عەقیدەکە بریتیە لە گەشتبینی بۆ ژیان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو بەیانیان وتێتی پەروەردگار داوای خێر و چاکەی ئەم ڕۆژە لێکم بمپارێزە لە شەڕی ئەم ڕۆژە باشە کەوابوو ئێمە لەگەڵ سەرەتای هەر ڕۆژێکە داوای ئومێد و گەشتبینی لە خواکەین و پەنای شەگرین بەخوا لە ڕەشبینی و لە ناڕەحەتی و لە دەرد و لە بەڵاو لە ناخۆشی و لە موسیبەت و ئەوانە. ئێوارەیش هەروایە ئەو زیکرانەکەی خوێنم لەگەڵ سەرەتای هەموو شەوێکە من داوای خێر و چاکە و پاداشی ئەو شەوە لە خواکەم و پەنای شەگرم. اینجاوە دواتر ئێمە مناسبەی جومعانمان هەیە مناسبەکانی ترمان هەیە کە ئەکرێ ئینسان زۆر پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە بەهێزکە پەیوەندی لەگەڵ خوایە بەهێزکردن و متمانە بەخۆبوون ئینسان متمانەی بەخۆ بێ و گومانی باش بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی تا بۆتانەکرێ گومانتان باش بێ لەگەڵ خوای پەروەردگارە. بخوا کەسێک لە ژیانی ئەوار ڕابێ بڵێ من خوا ئەو شتم بە نسیب ناکا و نامداتێ و سەرکەوتوو نابم خوا وای لەگەڵاکە. بە پێچەوانەوە کەسێک دوای گرتنی بەری ئەسبابەکان مسلمانی وایە لەم کوردستانی مەڵێ من قەت تووشی ئەو پەتایە نابم تەواوەتر ئەوە باوەڕی ئەو نەبەهێزە لەگەڵ خوای پەروەردگارە. ئەمە ئەم لایەنی گەشتبینی ئەو نەبەهێز کردووە خوای پەروەردگاریش وای لەگەڵاک. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامی سپاس بۆ بەڕێزتان کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بوون. خۆشەویستانم سپاس بۆ ئێوەی عەزیز و خۆشەویستیش بە ئومێدی پەیڕەوکردنی تەواوی ئەم فەرموودە و ڕێنماییە پیرۆزانی ئاینی پیرۆزی ئیسلام هەمومان گەشتبینانە ئومێدانە بژین و بیر بکەینەوە بڵین و بدوێن و کارەکانمان ئەنجام بدەین لە ناوجەرگەی سەختیەکانە تا بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.